بۆ زیادکردنی بەرووبوومی ناوخۆ بە هەزاران خانووی پلاستیکی لە شوێنە جیاجەکانی کوردستان دروست کراون. ساڵانە چەندین جۆر بەرووبوومیان تێدا بەرهەم دەهێنرێن. بەشێک لە بەرووبوومەکان لە ناوخۆدا بەکاردەبرێن و بەشێکی تریان ڕەوانەی پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق دەکرێن. جێگری بەڕێوەبەری کشتتوکاڵی سلێمانیش دەڵێ لە ئێستادا پلان هەیە لە ڕێگەی وەرکشۆپەوە بۆ ئەندازیارانی کشتتوکاڵ دەیانەوێت لەو خانۆ پلاستیکانەدا بە شێوەی زانستی هاوچەرخ بەرهەمهێنانیان تێدا بکرێ. خۆشبەختانە توانین بڵین زیاد لە 12,000 خانووی پلاستیکی لە سلێمانیا هەیە لە ئێستا و توانین بڵین بەرهەمەکانیان بە شێوەیەکی بەرچاو ئەبیندرێت لە دوای مانگی چوارەوە تا ئاگاتە کۆتایی مانگی 11 و بەرهەمی خانووی پلاستیکی بە شێوەیەکی باش زیادی کردووە کە توانین بڵین لە 165 پێداویستەکانی هاوڵاتیان پڕکاتەوە لە سنووری پارێزگای سلێمانی و لەگەڵ ئەوەشا بەرهەمی خانووی پلاستیکی یاخود ژمارەی خانووی پلاستیکی لە ئێستادا لە سەر و 160 هەرێمی پێکهێناوە لەگەڵ ژووری بازرگانی و لەگەڵ هەردوو سندیکان دەزیاران و کارمەندانی کشتتوکاڵی هاتین خولێکی هاوبەشمان لە نێوان جوتیاران و ئەندازیارانی کشتتوکاڵی بۆ ئەندازیارانی کشتتوکاڵی دانەمەزرا و کارمەندانی کشتتوکاڵی دانەمەزرا و کردەوە بە هاوکاری ڕێکخراوێکی دۆ. ئەندازیارێکی کشتتوکاڵیش باز لەوە دەکات بەهۆی بەپیتی خاک و ئاو هەوای لەبار لە کوردستان بایەخ بە زیادبوونی خانووی پلاستیکی دراوە. بەڵام پێویستە بۆ زیاتر گەشەپێدانی بەرووبوومی ناوخۆ لە داهاتوودا بە شێوازی پێشکەوتوتر بەرهەمهێنان لەو خانوانەدا بکرێ. خۆی هۆکاری بەرووبوومی باشی ئێمە ئەگەڕێتەوە بۆ خاکەکەمان خاکێکی زۆر بەپیت و خاکێکی زۆر باشمان هەیە لە سەرجەم شوێنەکانی کوردستان ئەتوانی زەرعاتێکی زۆر باش بکەی بەڵام چەند هۆکارێکی شەیە کە بەرووبوومەکانی خۆمان یعنی فەشە لەهێنێتەوە یەکی لەوانە هاوردەکردنە بەرهەمی خارجی کشتتوکاڵ بە ئەندازەی بگرانی بدرێتە دەستی ئەندازیارەکان یاخود لەو دەستا دەربهێنرێ کە تەنها زەرعاتکردن و هەڵگرتنەوەی بەرووبوومەکەیە. ئەبێ ئێمە گرنگی بەوە بدەین کە ئەم زەرعاتەمان کردووە بە شێوەیەکی زانستی و بەرهەمێکی زۆرمان هەبێ بەرهەمێکی کوالەتی بەرزمان هەبێ. خاوەنی یەکێک لە کارگەکانی دروستکردنی خانووی پلاستیکیش دەڵێ بەشێک لە پێداویستیەکانی ئەو خانوانە لە وڵاتانەوە هاوردە دەکرێن و بە شێوازێکی ئەندازەی دروست دەکرێن. ئەم خانوو پلاستیکانە تقریبان بە ستوری میلیمی بۆریەکە دەورێ بینێ بۆ ئەوەی کە سارێکەی چۆن زیاتر بە وەزنە هەیە بیتی پلاستیکی لە 1 تن و 200 کیلو وەزن دەست پێکات تا 1 تن و 600 کیلو بۆ تقریبان لە بینی 19 تا 18 وەرەقە یەک خانوو پلاستیک دەست پێکات تا 22 تا 23 وەرەقە بە کاملی کە بتوانێت لەسەر یەک فەلاح یا یەک جوتیار بتوانێت کاملی کات. ئێمە خۆمان لە وڵاتانی وەکو قەزاقستان و ئۆکراینیا داخلی کوردستانەکەین لە خۆی کوردستان بۆریەکە دروستەکرێت لە مەعمەلەکانی ناوخۆ بۆریەکە دروستەکرێت بۆریەکە لێمە بەکارێنین. بابڕۆی شارەزایانی بواری کشتتوکاڵ سەرباری زۆری خانووی پلاستیکی لە هەرێمی کوردستان پێویستە بەرووبوومەکان بە شێوازی زانستی بەرهەم بهێنرێن کار بکرێت جگەلەوەی جوتیاران خاوەنی بەرووبووم بن ئەندازیارانیش ببنەوە بەرهێن لە بواری کشتتوکاڵدا. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.